سپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. دەمەوێت سەرنجمان لەسەر بابەتی بودجە بێت، ئەوەی کە هەیە پرۆژە بودجە لە گفتوگۆتایە و قسەی زۆر لەسەر دەکەیت لە بابەتە گرنگەکان. دەمەوێت لە پشکی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین. هیچ مەترسیەک لەسەر پشکی هەرێمی کوردستان لە بودجەدا نەماوە؟ ئەوەی کە ئێمە قسەی لەسەر بکەینەوەیە کە لە مودەی ڕابردووە کێشەی بودجە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقشا بەردەوام بوونی هەبووە. تا کۆستە بودجەیەکی یاسای بودجەی وها لە عێراقا نەبووە کە بڵێن بێ کەم و کوڕی یاخود بێ خەوش بۆ یاخود توانوێتی کەڤەری هەموو پێداویستەکانی عێراقدا بین بکە. بەتایبەت لەگەڵ هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن ڕابردووی گیانمێژوویەکی باشمان لەگەڵ بودجەی عێراقا نەبوو بە حکمیەوەی کە هەرێمی کوردستان پابەندی خاڵەکان نەبوو. هەرێمی کوردستان و بڕگانی کە لەسەری ڕێکوتون جێبەجێ نەکردو دواتر هاوڵاتیان بوونەتە قوربانی. ئەو گرفتانەی کە هەیە ئێستا لەسەر بودجەی هەرێمی کوردستان کۆمەڵێک خاڵن، کۆمەڵێک مادەی ناو پرۆژە یاساکان، بەڵام لەگەڵەوەشە ئێمە بە شێوەیەکی گشتی بەڵێ لە مودەی ڕابردوو لەوانەیە قسەیان لەسەرەوە کردوێت کە هەموو کۆمەڵێک کەم و کوڕیتیا، بەڵام لەگەڵەوەشە پەرلەمانتاران بە گەشتبینی و باسیەکەن بڵێ بێگومان بە گەشتبینی و باسیەکەن پێمان وایە لە سایە ئەم موازنەوە بە تایبەتی و خاڵانەی کە جەختمان لەسەر کردوێتەوە بتوانین چارەسەری بکەین و کاتە ئەتوانین بڵێن دەقاتی ئەو دۆخە باشترە بێت کە لە سای حکومەتی هەرێمەوە لە مودەی ڕابردووە هەبووە، چونکە ئەتوانین بڵێن ئەو خاڵانەی لەلایەن لەسەر حکومەتی هەرێمە کە جێبەجێ بکات ئەو کاتە ئەو تەعاملی وەکو تەعاملی کارمەند، تەعاملی مۆزەفانەی کە عێراق لەگەڵ عێراقیەکان یا لەگەڵ هاوڵاتیانی پارێزگاکانی عێراقیکە هەمان تەعاملیش لەگەڵ هاوڵاتیانی پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەکرێت. لەبەرەوە گرنگە لەو واقعە تێبگەین و من لە مودەی ڕابردوو شێمە قسەمان لەسەرەوە کردووە کە بە تایبەت موچەی هاوڵاتیان وەکو کارتێکی فشار بەکارنێت نەبێت بە خاڵی ڕێکەوتن، واتەمە هێڵی سوورە نە حکومەتی هەرێم نە حکومەتی عێراقی بەکاری نێنێت وەکو خاڵێکی ڕێکەوتن یان خاڵێکی ڕێکنەکەوتن. بە پەسەندکردنی بودجە ئەمە دەتوانرێت چارەسەر بکرێت، هیچی دیکە موچەی هاوڵاتیان وەکو پۆینتێکی فشار بەکاربهێنرێت، دەتوانرێت لە پاش پەسەندکردنی بودجە ئەم بابەتە تێپەڕێنرێت و موچەی هاوڵاتیان هیچی دیکە دوانەکەوێت. لە مودەی ڕابردووە زۆر تەکیدمان لەسەرەوە کردوێتەوە. من لەناو پەرلەمانیشەوە مداخلەیەم کرد و دواترش بە نووسرا و یاومەنە بە لیژنەی دارایی کە بە هیچ شێوەیە ڕێگە پێدراو نییەوە بێ ڕێکارێکی یاسایی بۆ بدروسترێتەوە کە موچەی هاوڵاتیان لەلایەن حکومەتی عێراقیان لەلایەن حکومەتی هەرێمەوە وەکو کارتی فشار بەکارنێت. بەڵام تاکو ئێستا ئەو ڕێکەوتنانی کە کراوە وا ئەکات یا پێویستیەکە وا ئەخوازێت کە هەردوو لا پابند بن، بە تایبەت حکومەتی هەرێم. لە ئەگەری حکومەتی هەرێم پابند نەبوونی دووبارە ئەشێ گرفت دروست بکە، بەڵام لە ئەگەری بەتەواتی پابندبوونی بە خاڵانی کە لەسەر ڕێکەوتون و ئەو مەرجانی کە دانراوە لەسەری و جێبەجێکردنی ئەو کاتە موچەی هاوڵاتیان کێشەی نابێ ئەو تەعاملی کە ئەکرێت لەگەڵ کارم با بڵێن مۆزەفی تری عێراق لە هەمان تەعاملیش لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاکرێت، جگەلەوەی کە جەنابتان ئێستا لە ئینفۆگرافیکە بە تەفاسیل باسان کرد کە دابشکردنی موچە چۆنە. ڕاستە ئێمە لەسەر کۆی گشتی پرۆژە یاسای بودجێ تێبینیمانە بووە، لەسەر مۆزوعی تەنمی ئەقالیم تێبینیمانە بووە، لەسەر ڕێژەی 12.67 کە پێشتر لە سەدا حەڤ و دواتر بە پێی ڕێژەی دانیشتوانە بووە لە سەدا 14 بەڵام هاتوۆتە سەرەوە ژەمانە هەمووی تێبینیمان هەبووە. بەڵام بە شێوەیەکی گشتی لە سایی موازنە و لە سایی پرۆژە یاسای بودجەی عێراقەوە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان باشتر ئەبێت لە دۆخی پێشووتر خراپتر نابێت. باشە دکتۆر، کاتەبا من لە کۆتا وشەی خۆتەوە دەست پێ بکەمانێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئومێدێکی زۆریان بە پەسەندکردنی بودجە هەیە لە عێراقدا، هەمووان ئومێدێکیان بەوە هەیە ئەگەر بە نمونە پرۆژە بودجە تەسوید بکرێت دۆخی هەرێمی کوردستان باش دەبێت، بازار جوڵەی تێدەکەوێت، بە شێوازێک لە شێوازەکان ئومێدێکی زۆر لەسەر ئەم بابەتە هەڵچنراوە. پێت وایە ئەم ئومێدە لە جێی خۆیەتی پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە یاخود بودجە دەتوانێت ئەو ئەمەلە لە شوێنی خۆی دابنێت بۆ هاوڵاتیان؟ تەنها هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە، هاوڵاتیانی هەموو عێراقا کە چاوەڕوانیکی زۆران لە چاوەڕوانیکی زۆرە لە مودەی ڕابردووە بۆ بودجە و 100% ئەم قسەیە توانین بڵێن ڕاستە، چونکە بەجارێک لە سایەوەی کە ئێمە ساڵی پاریش بودجەمان نەبووە و بە تایبەت بە قانون داعمی ئەمنی غذایی تێپەڕیەوە، ئێستش گەشتووی نێتوان نزیکە بینەوە لە مانگی ناوەڕاستی 5 و 6 لەم قۆناغەیە 200 تریلیۆن کە نزیکی 150 ملیاردە کە ڕاستە ئەمە هەمووی ناتوانرێت ڕاستەخۆ سەرفکرێت، بەڵام ئەم ڕێژەیە وەکو بودجە دانرێت بۆ عێراق بێگومان گەشانەوەیەکی گەورەی
ئابووری لە عێراق و لە هەرێمی کوردستانە ڕوادات و ئەتوانین بڵێن تاکو ئێستا دۆخی کە هەیە کە ئەبینین وەستانێکی بازاڕی تەواتی بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئابینین ئەمە چیتر وا نامێنێت گەشەیەکی یا بە بڵێن جوڵەیەکی تەواتی خاتە بازاڕەوە گەشەیەکی ئابووری خاتە هەموو عێراق و هەرێمی کوردستانیشەوە و بەعام ئەڵێ وەکوڵین بژانەوەیەکی گشتیە بێت بۆ هاوڵاتیان هەموو چە خۆران و هەم کاسبکاران. دکتۆر بڕیار بابەتی دۆلارێکێکە لە بابەتە گرنگەکان کە هەمووان چاوێن لەسەرەوەی بە پەسەندکردنی بودجە بتوانرێت سنوورێک یاخۆ جێگیریەک بۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابنرێت. تۆ ئاگاداری کە بانکی ناوەندی عێراق دۆلار بە شێوازێک دەفرۆشێت و لە بازاڕیشدا بە شێوازێک دەفرۆشێت. ئەو جیاوازێکە سەرنج بدەین بە نزیکەی 12,000 دینار جیاوازەکەی هەیە. پێ دوای بە پەسەندکردنی بودجە هاوسەنگی دەگەڕێتەوە بۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار؟ ئەمە لە مدیر ڕابردووە ئەمە قسەمان زۆر لەسەر کردووە لە چەندین کۆنگری ڕۆژنامەوانی و لە دوای نەتیجەی کۆبوونەوەکانی کە لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندیمان بوو بەردەوام لە ڕێگەی کەناڵەکانەوە کە داوایان لێکردن ڕوونکردنەوە لەسەر دۆخەکە بێ ڕوونکردنەوەمانەوە قسەشمان لەسەر کردووە. ئەمە زیاتر پەیوەندی بە کەمتر پەیوەندی بە بودجەوە هەیە زیاتر پەیوەندی بە هەنگاوەکانی بانکی ناوەندیەوە هەیە پەیوەندی بە وشیاری بازرگانان و تێگەشتنی هاوڵاتیانە بۆ دۆخنوێ و بۆم سیستەمە سویفتی کە لە مدیر ڕابردووە وتومانە و هێواش بینیتانەوە بوو کە قسەمان لەسەرەوە کردوتمانەمە بە هەفتەیەک و دوان نابێ بەڵکو نزیکی مدەی زەمەنی 5-6 مایەکیەوێت ئەگەر حسابیشیکەین لەو کاتێک ئەو قسانەمان کردووە نزیکی چەند مانگێک تێپەڕیوە و هێدی ئەبینین کە نرخی دۆلار بەرامبەر دینار نزیک بۆتەوە لەو سعی کە بانکی ناوەندی دیاری کردووە. ڕاستە بەرزبوونەوەیەکی ناوبەناوی کەمی هەیە بەڵام ئەمە هەر کەسێک کە شارەزایەکی سەرەتایی لە ئابووریە هەبێت دەزانێت کە ئەم بەرزبوونەوانە ئاساییە و شتێکی سروشتیە بەڵام گرنگەوەیە کێرڤەکە بە شێوەیەکی گشتی بۆ خوارەوەی هیچ دۆلار بەرامبەر بە دینار و لە مدیر ڕابردووشە وتراوە کە ئەمە کە تەکیدمانە کردو لەم حافزی بانکی ناوەندیایە کەی بە دیاریکراوە ئەمە شتێک نییە پرسیارێک بێ وەڵامێکی دەقیقمان لابێ بەڵامە بینین کە بازرگانی حەقیقی ئێستا لە عێراق وەرەمی کوردستانیشە بە تەواتی مامەڵەی بانکیە کات و ئەوەی ترماوە ئەوەیە کە وا بکەینەوە ڕێکارانەی تریش کە لە مدیر ڕابردووە وتومانە بە نەزەری بخرێتە بواری جێبەجێکردنەوە بە تایبەتی ئەوەی کە مامەڵەکردنی سەرجەم هاوڵاتیان بە دینار بێت لە بری بە دۆلار ئەو کاتاتوانین بڵێن لە نزیکی چەند مانگی داهاتوو لەوانەیە بە دیاریکراوی لەم بەڵام نزیکی 3 مانگ زیادیان کەم 3 بۆ 4 مانگی داهاتوو کاتە بە تەواتی نزیکە بێتەوە لەو سعریکە لە بانکی ناوەندی دیاریکراوە ئەمە دووبارە مژدەیەک شەبێت بۆ هاوڵاتیان. دکتۆر کورد لە بەغداد یەکدەنگە لەسەر پرۆژه یاسای بودجە و بە تایبەتیش ئەو پشکی کە بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە پێتان وایە دەبێت تێپەڕێنرێت یاخود قسەیەکی جیاوازترتان هەیە لەسەرەمە؟ ئەوەی کە گرنگە هەموو فراکسیۆنە کوردیەکان لەوێ یەکدەنگ بنێمە لە مدیر ڕابردووە قسێکمان کردووە هەمیشە دووباتیەکەینەوە بەڵام تاکوستە جێبەجێ نەکراوە مەفروزە و شاندانی لایەن حکوومەتی هەرێمەوەیان ڕاستەخۆ پێش هەر دانیشتێک لەگەڵ پەرلەمانتارە کوردەکان فراکسیۆنە کوردەکان دانیشتن بکەن ئەمە نەکراوە لە مدیر ڕابردووە بەڵام بە شێوەیەکی گشتی لەسەر ئارسی پەرلەمانە توانین بڵێم یەکدەنگیەکی تەواوەیە کۆمەڵێک کەم و کوڕی زۆرێ لە مدیر ڕابردووە قسەمان لەسەر کردووە ئەمە هەوڵە درێت بە کۆدەنگی چارەسەر بکرێت لە مۆزوعی بودجەیە کە ئێستا جنابتان باسێکن و تەرکیزێکی زۆر وە هەموو هاوڵاتیان چاوەڕێین بینین کە کۆمەڵێک کەم و کوڕیە ینی من چەند نمونەیەک چەند خاڵێک بە نمونایانمەوە ینی لە تەنمی ئەقالیمی 2022 پارە با بڵێن کە لە قانونی بودجەش نەبوو قانون دەعمی ئەمنی غەزایی بوو 8 تریلیۆن دانرا بووە تەنمی ئەقالیم 8 تریلیۆن واتە نزیکی لە ساڵ 33 بودجەکە بەڵام لە بودجێ ئەم ساڵەکە ئەمە لە 8 تریلیۆن لە کۆی 25 تریلیۆن ئێستا نزیکی 2 تریلیۆن و نیوە لە کۆی 200 تریلیۆن واتە نزیکی لە سا 1.25 کات ئەمە یەکێکە لە با بڵێن کەم و کوڕەکان یا غەدرەکان یاخود ئەو خاڵانی کە مەفروزە کاری لەسەر بکەین بەرامبەر بە هەرێمی کوردستان چکە یەکێک لەو بوجانێک کە هەرێمی کوردستان چاوی لەسەرێتی و بە پەرۆشەوە چاوەڕێت تەنمی ئەقالیمە مۆزوعی تر مۆزوعی 12.6 ئەمەش پێمان وا بووکو فراکسیۆنە کوردیەکان ئەگەر پێکەوە لەگەڵ شاندەکان دانیشتمان کردایە مانتوانی وا بکەین لە 12.6 زیاتر بێت جگەلەوەی کە لە بودجەی سیادیەوەکو بە ڕێستان باسان کرد بڕێکی زۆر کەم 228 میلیارد دانراوە بۆ پێشمەرگە واتە بە کۆی گشتی کۆمەڵێک کەم و کوڕیە بەڵامەوەی کە دڵخۆشیە فراکسیۆنە کوردیەکان تا ڕادێکی زۆر یەکدەنگین و توانرێت هەوڵێک بدرێت بۆ چارەسەری ئەم گرفتانە لەگەڵەوەش وەکو لە سەرەتای قسەکان ئاوتم
بە هەموو کەم و کوڕێکانەوەم قانونە لەو فرۆشتنی نەوتی لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەبووە زۆر باشترە بێت. باشە دکتۆر کۆتا بابەت پرسیارەکەم یاخود کۆتا بابەتت لەگەڵا باسەکەم ئەگەر کورد خاڵێک یاخود بەڕگەیەکی بەدڵ نەبێت لە پرۆژه یاسای بودجەدا سەرۆک کۆماری عێراق دەتوانێت ڕۆڵ ببینێت لەم نێوەندەدا؟ بێگومان ڕۆڵی سەرۆک کۆمار ڕۆڵێکی گرنگە و ئەتوانێت دەوری کاریگەری هەبێ بە تایبەتی لە یەکلاکردنەوەی مەسەلە چارەنووسسازەکان کە بەئێستا بەنسبەت هەرێمی کوردستانەوە مەسلەی بودجە ئەتوانین بڵێن چارەنووسسازترین مەسلەیە ئەتوانێت بەڵێ بە تایبەتی و بڕگانی کۆمەڵی بڕگەیتە نادەستورین ینی لە ناو چوارچەوەی موازنەیە دابشکردنەکان نایەکسانی هەیە بە تایبەتی بۆ نمونە لە قەرزە خارجیەکانە سەرەکی بڕێکی کەمتر دانراوە بۆ هەرێمی کوردستان کە مەفروض بوو زیاتر بێت لە تەنمی ئەقالیمە جگەلەوەی کە لە 12.6ەکە پێویست 350 میلیارد بنرێ بین 270 میلیارد دانراوە هەموو ئەمانە نایاسایی و تا ڕادەی نادەستورین سەرۆک کۆمار ئەتوانێت تەداخل بکات جگەلەوەی کە ئەتوانێت ڕاستەوخۆ لەگەڵ سەرۆکی پەرلەمان یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان فراکسیۆنە جیازەکان بانکێشت بکات واتە ڕۆڵ و کاریگەریەکی زۆریە بێت و ئومێ دەکەین کە ڕۆڵ و کاریگەری و یا با بڵێن ئەو سەلاحیەتانی کە هەیە بەکاری بێنێ. دکتۆر بڕیار سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت زۆر سوپاس بۆ دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە جەنابیان لە بەختاتەوە میوانێم گەشتیاوەڵ بوون.